لە دوای تەواوبوونی کۆبوونەوە گشتەکان بۆ ئامادەکاری کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی، قۆناغی دووەمی کۆنفرانسە ناوچەیەکان دەستی پێکرد. یەکەم کۆنفرانسیش لە ماڵبەندی 12 شارە زوورەوە دەستی پێکرد. وێڕای گفتوگۆکردن لە سەرپەیڕەوی ناوخۆیی بە دەنگی ئەندامانی سنوورەکە بەرپرسی ماڵبەندیش یەکلا کرایەوە. بۆ جارێکی تر مامۆستا عەبدولقادر ساڵح بە زۆرینەی دەنگ دووبارە هەڵبژێردرایەوە بۆ بەرپرسی ماڵبەندی 12 شارە زووری کۆمەڵی ئیسلامی. وڵا سوپاس و پێزانین و حورمەتم هەیە بۆ هەموو ئەو خوشک و برابڕێزانەی کە بەشدار بوون لە کۆنفرانسەکە. دیارە من سوپاسیانەکەم، جارێکی دیکەش متمانیان بە من بەخشیەوە و من بەڵێنیان پێدەم ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای پەروەردگار چیمان کردووە لەم دەڤەرە لەم سنووری مەڵبەندە کە ئەلحەمدولیلا مەڵبەندێکی چالاک و بەرچاو بووە مەڵبەندی 12 شارە زوور و ئیدامە و درێژە بەو کار و چالاکیانەی خۆمان ئەدەین لە سنوورەکە و زیاتر تێکەڵاوی جەماوەری خۆمان ئەبین، زیاتر ئەندامان و دۆستانی خۆمان بەسەرەکەینەوە و بە خەمیانەوە بین ئینشاءڵڵا و هەوڵەدەین منهەج و پەیامی کۆمەڵی ئیسلامی بگەێنینە هەموو چین و توێژەکانی سنوورەکەمان. یەکێک لەو مادانی کە بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی زیاد کراوە کە ئافرەتانیش دەتوانن خۆیان هەڵبژێرن بۆ بەرپرسی ماڵبەند کە ئەمە یەکەم جارە لە مێژووی کۆمەڵدا ئافرەتێ خۆی کاندید بکات بۆ بەرپرسی ماڵبەند. گەرچی نەیتوانی دەنگی پێویست بێنێت، بەڵام دڵخۆش بوو کە تاکە ئافرەتی کاندید بوو. گومانی تیانە ئێمە ئەگەر لە حاڵەتێکی شا بڵێن بۆ نابێ بۆ بەرپرسی ماڵبەند بۆ نابێت لە کاتێکا لە ئەندام پەرلەمانەوە هەمانە لە سلکی حکوومەت هەمانەوە لە حیزبەکانە هەموو جوگەکانی حیزب هەمانە بۆ ئەبێ بۆ مەسوول ماڵبەندی نەبێت کەواتە بۆ مەسوول ماڵبەندیش ئەبێت کەواتە لە ئەندەمی مەکتەبی سیاسیمان هەیە، ئەندامی سەرکردایەتیمان هەیە لە ئافرەتان بۆ ئەوە بە خۆشحاڵی و ئەو مادەش زیاد کرا بۆ مەسوول ماڵبەندیش. لە ماڵبەندی 12 شارە زوور کۆنفرانسی ناوچەیەکانمان ئەنجام گەیشت. سپاس بۆ خواگڕوتنێکی باش هەیە لە ئامادەبووان لەلایەن بران و خوشکان لە بەشداری لە کۆنفرانسەکان وەک ئامادەکاری قۆناغی دووەم بۆ کۆنگرەی چواری کۆمەڵی ئیسلامی کە ئینشەڵڵا پشتیوان بەخوا کۆنگرەی چوارەم کۆنگرەیەکی سەرکەوتووە بێوە لە ئاست طموحی ئەندامان و خەڵکی داوێ بە گشتیش. ئەندامێکی لیژنەی باڵای کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی دڵخۆشە بە ئامادەکاریەکانی کۆنگرە و پەرۆشی لایەنگرانی کۆمەڵ بە سەرکەوتنی کۆنگرەکە دەزانێت. ئەمڕۆ لە مەڵبەندی 12 شارە زوور دەستمان کرد بە کۆنفرانسەکان و کۆنفرانسەکان تاکو ئێستا وەکو ئەبینن ڕێڕەوی چۆنەڵی ئاسایی خۆی گرتووە، چەند بەشێکی تەواو بووە. بۆ نمونە بەرپرسی مەڵبەندی تیا هەڵبژێردراوە، خۆشتان بینیتان بەرپرسی مەڵبەند بە مونافەسە بوو، خاتونێک وە لەگەڵ برایەکی بەڕێز کەوتنە مونافەسەکەەوە. سەرنجام هەر کەسێ بردبێتیەوە، بەڵام گرنگەوە بوو کە مونافەسەکە هەبوو. ئەمە یەکەم جاریشە کە خوشکان جورەتی واکەن ڕیسکی ئەوەکەن کە لە خۆیان ڕائبینن و ئامادەی ئەویان هەیە کە ببن بە بەرپرسی مەڵبەند. ئامادەکاریەکانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی لە سێ قۆناغدا خۆی دەبینێتەوە. قۆناغی یەکەم کۆبوونەوە گشتەکانە و قۆناغی دووەمیش کۆنفرانسە ناوچەیەکانە. قۆناغی سێهەم کە کۆتا قۆناغە خودی کۆنگرە خۆیەتی. لە ئێستاشدا کۆمەڵی ئیسلامی سەرقاڵی قۆناغی دووەمە کە کۆنفرانسە ناوچەیەکانە. لە دوای تەواوبوونی کۆنفرانسە ناوچەیەکان کات و ساتی کۆنگرە دیاری دەکرێت و کۆنگرە ئەنجام دەدرێت. سوی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.